بینەرانی قەدرگرانی کوردستان 24 لە هەرچوەیەکن سلااوان لەبێ خۆشحاڵم جارێکی دی دێمەوە دیداری ئێوەی هێژا و خۆشەویست ئەمجارە لە پرۆگرامی خۆتان پرۆگرامی بۆ هەمووان باز لە زمانی دایک دەکەین گرنگی زمانی دایک. ئالفۆنس دۆدا نووسەری فەڕەنسی دەڵێت هەر کەسێک هەر هاو نیشتیمانێک هەر هەوڵاتێک زمانی دایک فەرامۆش کات وەکوێ لە زیندانێک بێت و کلیلەکەی زیندانی لێون ببێت. لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان با سەرۆکایەتی مەسرور بارزانی سەرەڕای ئەو هەموو قەیرانەی دووچاری هەرێمەکە و حکوومەتەکە و کابینەکەی بوویەوە، بەڵام بە سەرکردایەتی مەسرور بارزانی زمانی دایک فەرامۆژ نەکرا، بۆیە لە 2 ساڵ یاخود لە 3 ساڵی ڕابردوو لەسەر هەموو ئەو قەیرانانەوە وەکو گوتم هەوڵی داوە زمانی دایک فەرامۆژ نەکرێت، بە تایبەتی لە ڕێگەی کردنەوەی ئەنستیوتێک بە سەرۆکایەتی دکتۆر فەریاد فازڵ عومەر کە ئێستا خۆشبەختانە لە پرۆگرامەکەم ئامادێ و وەک میوانێک بەشدارە زۆر بەخێر بێ سەرچاوم. هەروەها لە ڕێی لێژنەیەک لە ڕێگەی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە چەند مامۆستایەکی خۆبەخش و ماندوو توانیویانە جیلی نوێ لە وڵاتانی ئەوروپا و ڕۆژاوا پەروەردە بکەن و فێری زمانی دایکیان بکەن. ئەوانیش ئێستا هەردێ لێرە ئامادەن، مامۆستا شکوریە عەبدوڕەحمان، هەروەها مامۆستا سامان سیوەیلی، زۆر بەخێر بن بۆ بەرنامەکەم. شەرەفمەندم ئەمڕۆ لەگەڵ ئێوە دانیشتوم کە خەمخۆری زمانی دایکن. هەروەها توێژی گەنجان بەشێکن لە دەرچوانی زمانی کوردی لە زانکۆکانی هەرێمی کوردستان. ئێوەش بەخێر بن بۆ پرۆگرامی خۆتان، پرۆگرامی بۆ هەمووان. کاک دکتۆر دێمە لای جەنابەت، ئەزمونێکی دوور و درێژ دێ لە خزمەتکردنی زمانی کوردی، هۆی بیستمانە و دەیبینین نێزیک 40 ساڵ زیاترە، 50 ساڵ 50 ساڵ هاتە 10 ساڵم لێکەم کردەوە، زوڵم لێ کردی. بەڵێ زوڵمێکی گەورە خۆشە، زوڵمێکی گەورەش لێ کردم، داوای لێبوردنەکەم. پێم خۆشە بزانم گرنگی زمانی دایک لە چیدا دەبینی بە درێژایی ئەو ئەزمونەی خۆت گەڕەمکە. بەڕاستی نەک تەنیا من ئەتوانم بڵێم هەموو ئەوانەی کە لەگەڵ زمانە خەریکن و نرخی زمان دەزانن لەو باوەڕدان کە زمان کۆڵەکەیە کە لە کۆڵەکە هەرە گرنگەکانی بوونی نەتەوەیەک. و لە مێژە باسی ئەوەم کردووە ئەڵێ مەگەر پاتایە و دوژمنانی ئێمە تورک، عەرەب، فارس بیان توانایە دایکەکانمان، نەنکەکانمان، خوشکەکانمان لە ناو بەرن، ڕنگ بوو زمانی کوردیش، ئەڵەم ڕنگ بوو، ناوێرم بڵێم ئەیان توانی ڕنگ بوو زمانی کوردی لە ناو بەرن. وەک دەبینین زیاد لە 100 ساڵە دەوڵەتێکی وەکو دەوڵەتی تورک کە دان بەوەدا دەنیە، نەتەوەیەکەیە لە تورکیا، ئاڵایەک هەیە و زمانێکیش هەیە، ئەو هەموو ملیۆنە کوردەی فەرامۆش کردووە کە ئەو زمانەی کە ئەو ناوی دەبانیانە بەڵکە زمانی کوردیان هەیە. ئەو ئاڵایی ئەوانیان نییە بەڵکە ئاڵای تایبەتی خۆیانیان هەیە، بەڵام زمانەکە سەربەرزی بۆ دایکانمان لە باکووری کوردستاندا هێشتا ماوە و لە ناو نەچووە. لە ئێراندا تا ئێستا لە هیچ قوتابخانەیەکدا زمانی کوردی ناخوێنیە. ئەمە تاوانێکی زۆر گەورەیە، ئەمە تاوانێکی گەورەیە و من لەو باوەڕەدا مێژوو لەم جۆرە تاوانانە خۆش نابێ، چونکە تۆ مناڵێک جەنابەت تۆزێ لەمەوە پێش فەرمووت لە زمانی دایکی مەحرومی کەیت، مانای وایە جینۆساید بەرامبەر بۆ مناڵە ئەەکەیت. جینۆساید یانی لە ناوبردنی بابەتێک کە ئەو کەسە دەسەڵاتی نییە بەرگری لە خۆی بکە، مناڵیش دەسەڵاتی نییە بەرگری لە خۆی بکە. جا لەبەرەوە ئێمە زمانەکەمان بوونمانە، ئەو زمانی کە پێ دوێن بوونمانە و درێخیش نەکراوە لەو ڕووەوە، درێخی نەکراوە. ڕاستە ئێمە ئێستا تووشی بەڵایەکی گەورە بوون و بەڵایش ئەوەیە کە بە 2 ئەلفبێ ئەنووسین. ئەم 2 ئەلفبێم بە بەڵای دانێم، چونکە عەقڵی کوردی لە ناوەڕاستا کردووە بە 2 کەرتەوە، کەرتێکیان بە تیپە لاتینیەکە خوێنێتەوە ئەنووسیە، کەرتیشان بە تیپە عەرەبیەکە خوێنێتەوە ئەنووسیە. ئەمە مێژوو لێی خۆش نابێت. ئەوە ئێستا دواتر دەنگن گەشەی ئەوەش دەکەین، وەک لە دەستپێکی پرۆگرامەکەم ئاماژەم بە ڕۆڵی مامۆستایاندا کە لە ئەوروپا و ڕۆژئاوای وڵاتانی ڕۆژئاوا لە ماوەی 2-3 ساڵی ڕابردوو جیلێکی نوێیان پەروەردە کردووە کە لە وڵاتانە لەدایک بوون بەڕەچەڵک کوردن، بەڵام زمانی
دایکیان نەزانیوە لە ڕێی مامۆستا دڵسۆزەکان، بەڵام پێشەوەی بێمە خزمەت ئێوە پێم خۆشە پاکێجێک سیرکەین ئەو کەسایەتیانەی ئەو منداڵانەی لە دەرەوە فێری زمان بوون قسە دەکەن دەدوێن بۆ پرۆگرامەکەم پێم خۆشە بەیەکەوە سەیری بکەین. سپاس بۆ ناوەندی ڕەوەندی کوردستانی مامۆستاکانم کە دەیان هێشت بێبەش بم لە فێربوونی زمانی و شیرینی کوردی. گرنگە لە چوتژی گرنگە کە هەمیشە لە بیرت بێ نیشتیمانی ئێمە کوردستانە و زمانی کوردی زمانی ئێمە. من خوێندکارم لە پۆلی مامۆستا شوکریا بۆ زمانی کوردی کە حکوومەتی هەرێمی کوردستان دایناوە بۆ ئەم کوردانەی کە حەز دەکەن بۆ باشکردنی زمانی کوردی خوێندنەوە و نووسینی کوردی. لە ئێستادا سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کە ئەم بەرنامەیان دامەزراندووە و مامۆستایانیش. هەر شوێنێ بم کوردستان وڵاتی منە زۆر سپاس لە ڕەواندی کوردی و مامۆستا شوکریەکەم کە منیان فێری خوێندنی و نووسی کوردیە کرد بێژی کورد بێژی کوردستان. Ez supazia cevaka hükümette bi resmi zor bazanî dikim ku av kuzî bû me danayî û supazia revenda kot dikim. Slav es pêşname ez Almanyacıyım. Ez çima dersa Kurdî û gelek xweş e fêr bîne pîta û tiştê nivîsînê û ez bixwînim gelek xweş e bû min jî hema xweş e ku ez bi cîga bînim ew jî Kurd in. سپاس بۆ سێت زۆمەیرانێ گەلێکی بهێنرابوو ئەمریکاشم کوردی خوێنم و بنویسم. سپاس بۆ سەرروک بازانî مامۆستا جەمیلان û ڕەوەندا کورد. Jiyê me 8 sal e supasiya serokê bazanî dikim bۆ ڕەوەندا کوردی dikim supasiya mamosta Zumeyra dikim ez fêr bûme pîtê زمانی کردی فێر بووم. Ez Salîne ez welatê Almanyacıyım û ez spasiya serokê hikûmetê Barês Mesrûr Barzanî dikim ku ev kurse bû me danay. Em fêrî zimanê Kurdiyê bîn û ez spasiya Rewenda Kurd dikim û spasiya Mamosta Zumeyranê dikim ku me fêrî xwendin û nivîsîna Kurdiyê diket. زمانی خۆ بپارێزن زارۆکێ خۆ فێری زمانی دایکێ بکەن. Ez Îlîn Likmanim. Ez gelek spasiya Zarok Mesûd Barzanî dikim. Çekî ew ê ziramet û ew jî vê em lew Kurdî nivîsin û ew jî vê em lew Kurdî xwînin û ew jî vê em jin lew Kurdî axivin. Ez spasiya serokê hikûmetê dikim Barês Mesrûr Barzanî ku ev kursê Kurdî bû me danay de em bê bihênebî zimanê xwe yê şirîn zimanê Kurdî. Ez spasiya Rewenda Kurd dikim. مامۆستا شکریا دیارە مامۆستایەکی دیکەی قەدرگرانیش هەیە خەڵکی بادینانە مامۆستا زمێرە بەڵێ لێرە ئامادە نییە هاوکارمەویش پێم خۆشە بزانم لە ڕێی ئۆنلاینەوە بەێ سەخت نییە ئەو منداڵانە جیلێکی نوێ ئەو بەروەستانەی کە بۆتان دێتە پێش کۆ کارێکی قورسە بەجددی تۆ بەڕێی ئۆنلاینەوە ڕاست منداڵێک فێری زمانی دایک بکەی لە وڵاتێکی دی لە دایک بۆ خەریکە دەبێتە زمانی دومی بەڵام گۆ وای لێ بکەن کە بێتەوە زمانی یەکەمی کا بۆم باسکە سەرەتا زۆر سوپاس دەکەم بۆ بەرنامەکە سوپاسی مامۆستا سامان و جەنابی دکتۆریش دەکەم سوپاسی ئەو گەنجانە دەکەم تەمان بیدایەت کە ئەمە دەستمان پێکرد لە سەرەتادا سەخت بوو ڕاستی بۆ ڕێخستنی کۆدەکانیان و هەتا هاودەممان بنیانی لەگەڵمان بەردەوام بن ئەوان زۆر یعنی مەیلەکی زۆریان هەیە لە بۆ زمانی کوردی بەڵام لێرە ئێستا خەریکە لە ناوە خۆمان بەداخەوە حەزمێ دوایی هەمومان گەنگەشێ بکەین خەریکە بۆتە باو یعنی بۆتەوە منداڵی ئێمە دەبێت زمانی دیکە بزانێ ڕاست بە پێویستری ئەزانن لە غێری زمانی دایک زمانی دیکە فێر ڕاستە بە تایبەتی زمانی ئینگلیزی زۆر احتیمامی پێدەن لێرە ئەو قوتابیانە بۆ لە سەرەتا سەخت بوو بەڵام چکە لە ڕێگای کۆدەکان زۆر بە
ئاستەنجیان داهاتە پێش لە کاتی داخڵبوونیان لە ڕێگەی مایکرۆسۆفت تیمسەوە ئەو بەرنامەمان تەقدیم دەکرد بە شێوەی ئۆنلاین. بەڵام دواتر هەستان لە ڕێگای زوومەوە لۆمان زۆر ئاسانتر بوو داخڵبوونیان. جا ئەو قوتابیانە کە داخڵ دەبوون لە سەرەتا یعنی هەر پیتە کە دەماندا طبعا لەسەر خوێندنی کوردی پۆلی یەک پرۆگرام هەر وەکو پرۆگرامی هەرێمی کوردستانیان لەسەر ئەو شێوازەی دەڵێن کە ئێمە کاتی خۆی لە قۆناغی سەرەتایی لە قوتابخانەکان خوێندومانە بەو شێوەیە لەگەڵیان ڕۆشتن هەر بەو شێوەیە چۆن لە قوتابخانەکەی خۆ لە دارا دووداری دیوە دەستان پێکردوەوە لەگەڵیان تەکید دکتۆر کتێبی دارا دووداری ئەلفبێی کوردی باڵێن بە چاپگەیاند و خۆشبەختانە هەر لەسەر ئەو شێوازی هەر ئەو کتابی یعنی پرۆگرامی خۆمان بەردەوام دەبین لەگەلیان سەرەتا هەین یعنی هەر وەکو لێرە لە قوتابخانێک خۆم هەفتەی یەک پیت کە دەدرێتە قوتابیەکان بەو شێوازش لە گەرەوان بەو شێوازەی دەڕۆین. تۆ بڵێ یعنی بە شێوەی ئۆنلاین هەناکرێ وەچی شێوازی کە ئەوەی لە پۆل دابنیشی بەڵام تا ڕادەچی زۆر سوودەکی زۆریان لێ بینیوە بینیم کەمێشان لەبەرەوەی فۆنەتیکە ئەوروپیەکە لەسەر زمانەکەیان زاڵ بوو بۆ نمونە ناوی سەرۆکوەزیریان هەتاوەتی مەخسوو باغزانی بە زەحمەت تا فێر دەبێن تۆزێ دەیەوێ مامۆستا سامان جەنابەت لە وەزارەتی پەروەردە بناغەی هەموو کۆمەلگایەکە لە دەستپێکی بەرنامەکەم وتم ئێمە لەم 4-5 ساڵەی دواییدا تووشی زۆر لە قەیراناتین لە زۆرنەی پرۆگرامەکان باسم کردووە دابەزینی نرخینەوە پەتای نەگریسی کۆرۆنا ئیتر کۆمەڵێک بابەتی ململانەی سیاسی نێوەخۆ هەولێر بەغدا چۆن توانیتان ئەو لێژنەیە دروستکەن لەو هەموو کێشە و بێشە هەوڵدەن جیلێکی نوێ فێری زمانی دایک بکەن. بەڵێ سوپاس بۆ بەڕێزتان کە تەوەرەتان دەستنیشان کردووە بە خێراتنی بەڕێز کاک دکتۆر فەریاد و خات و شکریە ئەو میوان بەڕێزانە ئەەکەم. ڕاستیەکەی دەست پێشخەریەکە سەرەتا لە ناوەندی ڕەوەندی کوردستانی لە دەرەوەی وڵات بوو ئەم پرۆژیان ئامادە کردهبوو هاتن لە سەرەتای ساڵی 2021 بوو سەردانیشی وەزارەتی پەروەردەیان کرد لەگەڵ بەڕێز وەزیری پەروەردە دانیشتنیشیان کرد و پرۆژەکەیان خستە ڕوو بە خۆشحاڵیەوە جەنابی وەزیریش و وەزارەتی پەروەردەش ڕاستەوخۆ پرۆژەکەی پەسەند کرد دواتر پشتیوانی بەردەوامی پرۆژەکە لەلایەن خودی جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزار کاک منسوور بارزانی و پشتیوانی تەواوی لێ بکرا بۆیە دەستمان کرد بە کارە تەکنیکیەکان ئەوەی کە یەکەم ڕێکلام بکرێت لەلایەن ناوەندی ڕەوەندی کوردستانی و بۆی ئەو خانەوادە بەڕێزانی کە لە دەرەوەی وڵات لە وڵاتە جیاجیەکانی چه ئەوروپا چه ئەمریکا چه ئوسترالیا دەژین حتا لە ئاسیاش هەندێک خەڵک بەشداری کردووە ئەمانە بتوانن سوودمەند بن منداڵەکانیان سوودمەند بن جگەرگۆشکانیان سوودمەند بن لە کۆرسی فێربوونی زمانی کوردی ئەو جا دواتر مامۆسامان دەستنیشان کرد بە خۆشحاڵیەوە خات و شکریە بۆ زمانی بۆ شێوەزاری سۆرانیەکە و بەڕێز زمەیرانیش بۆ شێوەزاری بادینی ئەو دوانەمان دەستنیشان کرد و پێداویستی لۆجستیمان و کۆزاتی پەروەردە بۆ دابینکردن کۆرسیەکەمان دەست پێ کرد لە مانگی 3 ساڵی 2021 تقریبا 6 مانگ دەخایانی هەر کۆرسێک ئێستا هەتا ئێستا 3 کۆرس وا بەرەو قۆناغی کۆتایی دەڕوا بەردەوامین هەتاکو ئەم ساتەوەستم بۆ ئایندەش بەڵێ فراوانی دەکەن ئێستا منیشاری پێ ئێم هەتاکو ئەم ساتەوەختەی ئێمە قسەی تیادا دەکەین 750 قوتابی یاخود فێرخواست لە وڵاتانی جیاجیا لە هەردوو ڕەگەز بە هەردوو شێوەزارەکە بەشداریان کردوون خات و شکرێن نزیکەی 380 قوتابی هەیە بە شێوەزاری سۆرانی خات و زمەیرانیش 370 قوتابی هەیە بە شێوەزاری بادینی و ئەوەی جێی خۆشحاڵیە لەبەر گرنگی پرۆژەکە و بەدەمەوە هاتنی خانەوادە و خێزانە کوردەکان داوامان زۆر لێکرا و داوا لە ناوەندی ڕەوەندی کوردستانیش کراوە کە گرنگی زیاتری پێ بدرێ یاخود بەردەوامی پێ بدرێ بۆ ئەم مەبەستە ئێمە ساڵی پار بەڕێز وەزیری پەروەردە فەرمانیشی وەزاری دەرکرد کە بۆ ماوەی 6 ساڵی تر نوێی کردوێتەوە واتە تا 6 ساڵی تر پرۆژەکە بەردەوامە بێ ئومێد دەکەم و دڵنیاشم کە لە پاش تاوبوونی ئەو 6 ساڵە شەر بەردەوامیە بێ ڕەنگە بە شێوازی تر ئەگەر ئیجازەم بدەیت ئەم بابەتە تەنها گرنگیەکەی لە مەسەلەی فێربوونی
ڕێنووسی کوردی و خوێندنەوە نووسینی کوردی نییە بەڕاستی ڕاستە ئەوە ئامانجە سەرریشەکە ئەمەیە منداڵێک لە ئەڵمانیا دەژی بە ئەڵمانی دەخوێنێ هاوڕەکانی ئەڵمانن تێکەڵی خانەوادەکان ڕەنگە کەم بێ بە حکمی شێواز و ستایلی ژیانی ئەوان بۆیە ناکرێ منداڵ زمانی دایکی فێر نەبێ بۆ نمونە دەهاتنەوە بەشێ لەو خانەوادانە ئێمە ڕەنگە لە هەمومان لەناو خزم و خسوکارا و نمونانەمان هەبوو بێ خانەوادە خێزان دەهاتنەوە لێرە زۆر جار منداڵەکە نی دەتوانی بە کوردی قسە بکە بەڕاستی ئەمە خاڵێکی لاوازە بۆ چ بۆ ئینسانی کورد چ بۆ خانەوادە کوردەکان چ بۆ ئێمەش وەکو حکومەت بەڕاستی ئەگەر ئێمە نتوانین دەستگیرۆیی ئەوانە بکەین بۆیە بە خۆشحاڵیم پرۆژێ لەدایک بوو ئێستا منداڵ بەدەر لە فێربوونی نووسین و خوێندنەوەی زمانی کوردی هاوکات ئەم مامۆستا بەڕێزانە ڕاست پێراون کە لەگەڵ شەرحکردنی وانەکان و بابەتەکان و ئەوانەیە مەسەن باسی کولتوری کوردیان بۆ کەن باسی نەورۆزیان بۆ دەکەن باسی جلوبەرجی کوردیان بۆ کەن باسی ڕۆژی ئاڵایان بۆ دەکەن باسی مێژووی کوردیان بۆ دەکەن واتە دەتوانین بڵێن ئامانجی دووەم شارەزاییشان هاورا بێ لەگەڵ من زمانی دایک خۆی بەشێکە لە کللتور بزڵت ئەمجا سەیەکێک لەم قوتابیانە شاماژەی پێدا بەهۆی ئەم پرۆگرامی ئێمەوە ئاشنابن بە هاوڕێی تر لایەنە کۆمەڵایەتی و دەرونیەکەش سوودی هەیە بۆ خۆش کوڕینە لە بەرنامەکەی ئەمڕۆم سێ خەمخۆری زمانی دایک لێرە ئامادە چ پرسیارێکتان هەیە ئێوە دەرچوون یان قوتابین لە بەشی زمانی سپاس وەکو دەرچێشی بەشی زمانی کوردی لە کۆلێژ پەروەردە دەمەوێت بڵێم کە بە وتەشی ناوداری دوو تۆفرات دەست پێ دەکات تۆفرات یەکە لە گەورەترین یان لە گەورە مامۆستایەکانی خۆمی دەزانم کە یعنی زۆر تێڕوانینی وتە و قسەکانی ڕێزوانەیە بۆ دکتۆر فەراتی قسەی جوان و گەوری زۆر زۆرە بەڵام یەک لەو قسانێک لەسەر زمانی کوردی دەڵێ 12 ساڵ لە سەرەتا ئەویب ناوەندی و دواناوەندی زمانی کوردمان پێدەخینن و ئێستا وەکو خۆمان کە کۆلێژمە تاکرێت 4 ساش کۆلێژمان ئینجا دەچینی هەر شوێنێک بۆ کار دەڵێ وەکو زمانی دوام زمانی عەرەبی ئەوە کاری دکتۆرە کاک دکتۆر ئەڵێ ئەو بە درێژایی چەند ساڵ 6 لەولا 6 ئەوە 12 لەولا 4 ئەوە 16 ساڵ دەخوێنین بە زمانی کوردی ئیدی دەچینە هەر شوێنێک و کۆمپانیایەک و کەرتی تایبەت و گشتی زیاتر کەرتی تایبەتەکان داوا دەکەن زمانی بێژگە لە کوردی بزانن یعنی پێوەری سەرەکی ئەوەیە تۆ جەنابەت ڕۆڵت هەبووە لە داڕشنەوەی زمان و کۆکردنەوەی زمان و نزیک 9,000 وشە 250,000 وشە دەبزانەوە زۆر لێ دەکەم بۆ ئەڵمانی تکایە 9,000 وشە کاری منداڵان چی بەو شوێنانە دەڵێ کە بایەخ بە زمانی دیکە بدەن بە زمانی دایک نەدەن ئەو شوێنانە بیر لە هیچ شتێ ناکەنەوە لەوە زیاتر کە بیر لە سەرمایەکەیان دەکەنەوە بیر لەوە دەکەنەوە و کەسەکەیەتە لایەن وەک کاڵایەک بێ بەکاری بێنن بۆی سەرمایەکەی خۆیانی پێزیاد بکەن هەر لەبەر ئەوەشە ئەو پرسیارە ئەکەن ئەجینا لە ڕاستیە لە جێگایەکی وا ئەو پرسیارە پێویست نییە بکرێ من خۆشحاڵم کە زۆربەی زۆریەوانەی لێرەدان ستایشی حکوومەتی کوردستان و سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاک مەسعود بارزانیان کرد کە بەڕاستی بایەخێکی گرنگی بۆ بابەتە داوە بابەتەکەش لەوەدا گرنگی پێداوە کە پار لە 21 مانگی دوودا فەرمانێکی دەرکرد ئەو بێگانانەی کە دێنە کوردستانەوە دەبێ ڕێز لە زمانی کوردی بگرن و دەبێ فێری زمانی کوردی بن داوای لە سێدام و دەستگای سەرەکی ئەم دەوڵەتەی ئێمە کرد بۆ ئەوەی بەرنمەیەک دابنێن بۆ کارە ستا کە من هاتوومەتەوە بەرنمەیە لەبەر خاتی جەنابیان دامان ناوە لەبەر خاتی ئەوانەی کە ڕێز لە زمانی کوردی دەگرن دامان ناوە مانای وایە لە ماوەیەکی کورددا زمانی کوردی بۆ فێربوون بە 12 زمانی دنیا پێشکەش دەکەین بە چینی بە کۆریانی بە ئینگلیزی بە ئەڵمانی بە هۆڵەندی بە ئیسپانی بە ئیتالی زیاد لە 220,000 ئەما یارمەتیم بە باو لایەنە ڕوونکەمەوە قەینا بەس کەوانەیەکم ئەو ئەنیشتەی بەڕێستان دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی ئینستیتوت نییە بەداخەوە زۆر حەزم دەکرد کە لەقێکی ئینستیتوتەکەم لێرە بکرایەتەوە بەڵام هێشتا ئەو لەقە نەکراوەتەوە ئێمە لێرە نووسینگەیەکمان هەیە ئەو نووسینگەی بەڕێستان دەکرێت بۆ ئایندە ینی خەڵکیێکی بیانی کە دێتە هەرێمی کوردستان
وەکو فێرخوازێک لەو نووسنگەی بەڕێستان فێری زمانی کوردی بن. بەڵێ پرۆگرامەکانمان داناوە نەک پرۆگرامەکەشمان بۆ داناوە پرۆگرامیشمان بۆ یەکەم جار لە مێژووی زمانی کوردیدا بۆ ئەو بیانیانە داناوە کە دێنە ئێرە تاقیکردنەوەی زمانی کوردیان بۆ بکرێت لە ئاستەکانی ئەی و بی و سیە بە تاقیکردنەوەکە کۆتایی پیات و هەرەوەی جەنابیان ڕازی بێ بە تاقیکردنەوەکە و تاقیکردنەوەکە بڵاو بکەینەوە لە بڵاوکردنەوەیە جگەلەوە پرۆگرامەکانمان زۆر لەوە گەورەتر و شایستەترە ئەو 250,000 وشەیە کە بۆ یەکەم جار من لە مێژووی زمانی کوردیە بە زمانی ئەڵمانی بڵاوم کردوتەوە داتایەکی گەورەی لێ دروست دەبێ ئەستا و ئایتیانەی دووبارە ئێمە پێویستمان بە پشتیوانی هەیە ئەگەر پشتیوانی ئەو کارانە نەکرێ بەڕاستی من خۆشم لە کارەکە بێزارە بم چونکە پشتیوانی کارێک نەکەی بە جددی بەرەو پیری بچی هەردوو خۆشەویستانی دەستە ڕاستم باسی ئەویان کرد کە بە ئۆنلاین زمانی کوردی فێری منداڵانی کورد لە دنیای دەرەوەدا دەکەن پێیان دەڵێم دەستیان خۆش بێ پێیان دەڵێم پیرۆزبایی لە دکتۆر ئالان دەکەم بۆ ئەو هەنگاوەی کە ناویانە بەڵام من داوا لە حکوومەتی کوردستان دەکەم کە ئەوە بەس نییە. ئەوە بەس نییە منداڵێک دەبێت کتێبێکی لەبەردەستا بێ کاتێک کە زمانەکە دەخوێنیە ڕەنگە ئێوەش وەکو پەروەردەکار بیڕاتان لەگەڵ مابێ ئەم کتێبە دانراوە ئەم کتێبە پێویستە بچێتە ناو هەموو ماڵێکەوە ئەو کتێبی ئەلفبێیەی کە کاتی خۆی ئیبراهیم ئەمین باڵدار دایناوە بە شێوەیەکی پەروەردەی زۆر ڕێک و پێک ئێمە سەر لە نوێ دامان ڕشتوێتەوە هاتوین ئەپمان بۆ داڕشتووە سێ دەنگ ئەو دەنگانە دەرئەبڕن کارەکە بەکارێکی زۆر ڕێک و پێک کراوە هیوادارم لە ئەوروپا بە 10,000 نوسخە بڵاوی دەکەمەوە لەم ڕۆژانە لێرەش هەر لەم ڕۆژانە زیاد لە 5,000 نوسخەیەگات ئێمە دەبێ بنچینێکدا بنێن بنچینەکە بێ خزمەتی هەموو لە بێگومانم ئەم کارە بێ وەزارەتی پەروەردە ناکرێ بێ ئێوە ناکرێ وەزارەتی پەروەردە دەورێکی گەور من خۆشحاڵم کە دکتۆر ئالان ساڵێک لەمە و پێشنیازێکی کردووە ڕەنگە جەنابە داگاداری و پێشنیازەی کە لەو بیر و باوەڕدایە ئێمە لە تواناماندایە من لە توانامدا هەیە کە ڕێگ نووسیەک پاک نووسیەک دەستورێکی یەکگرتوو بۆ زمانی کوردی دابڕێژ زمانێکی ستاندارد بڵێ زمانی ستاندارد جیایە ئێمە زمانی ستانداردمان هەیە زمانی ستاندارد تکایە بە هەڵە بەکاری زمانی یەکگرتووی کوردی نەخێر زمانی یەکگرتووش نییە زمانی یەک ناگرێ ئەو زاراوانە بەڕاستی سەردەمیان بەسەر چووە ئەم زمانەی کە من و تۆ گفتوگۆی پێ دەکەین ئەو زمانەی کە جەنابی سەرۆگوزەرا ئەو زمانەی کە جەنابی سەرۆکی نەتەوەیی کاک مەسعود بارزانی ئەو زمانەی کە کاک نێچیر بارزانی پێی دەپەیڤێ ئەو زمانەی کە سەرۆشی نەتەوەی کاک مەسعود 6 کتێبی پێنووسیوە ئەمە زمانی نووسینی کوردیە کە نزیکەی 100 ساڵ و 106 ساڵی تەواوە ڕەبەقە لێرە لە قوتابخانەکانە ئەو ناوچانەی کە زۆربەی زۆری کوردنشینە لەبەرەوە ئێمە ئەبێ ڕێز بگرین لە سەرکردایەتیمان ئەبێ ڕێزگرین لە زمانەکەمان ئێمە وای لێ هاتووە تاکەکانمان دەورە بینن بۆ نمونە تاچێک لە جێگایەکدایە ئەو تاکە من لەگەڵ ئەوەدام کە هەموو زارە کوردیەکانە بێ ڕێزیان لێ بگیرە هەموو زارە کوردیەکان بڵێ هەموو زارە کوردیەکان ئەبێ لە پۆلی یەکی سەرەتاییە کتێبێکی تایبەتیان هەبێ هەورامی باهەی بێ بادینانی باهەی بێ زاری ترمان هەیە باهەی بێ ئەمە ڕێزگرتنە زمانی فەرمی زمانی دام خۆش من سوپاسی سەرکردایەتی دەکەم کە ڕێز زۆر لەو زمانە فەرمیە دەبینن لە هەر جێگایەکدا گفتوگۆ دەکەن بۆ بەس تاشی کورد دەرک بەوە ناکە کرفتەکەمان لەوایە ئەبێت تاچی کورد دەرێک بەوە بکە پێویست دیت ئێمە بیکەین بە هەڵا و باسی زمانی ستاندارد بکەین لە کاتێکا کە ئێمە هەمانە سەرکردایەتی بۆ زمانە ئەدوێت گەنگەشەمان زۆرە ئەمڕۆ گەنگەشەمان زۆرە مامۆستا سامان بەداخەوە لە هەرێمی کوردستان ئێستا وەی لێ هاتووە زۆر خانەوادەی گەورە بیر لەوە دەکەنەوە منداڵانیان وەکو شانازیەک فێری زمانی ئینگلیزی و زمانی بیانی دیکە بکرێ بە تایبەتی ئینگلیزی چ بۆ خانەوادانە دەڵێ یعنی زمانە کوردەکە فەرامۆژەکە تەنانەت وەی لێ هاتووە ئێستا ئێمە ڕۆژانە دەیبینین ئەو جی لە نوێ هەمووی بە زمانی ئینگلیزی قسە دەکەن لە نێو خۆیاندا دێن دەڕۆن بە زمانی بێژگە لە کوردی چ بۆ خانەوادانە دەڵێ ئێوە پەروەردەن بۆیە پرسیارە بێگومان ئەو بابەتە ڕەهەندی کەسێتی و ڕەهەندی کۆمەڵایەتی و ڕەهەندی ڕەنگە بڵێن سیاسیشی هەبێت
بەشێ لە خانەوادەکانی ئێمە ئەوانەی ئێستا دایک و باوکن یاخود دایک و باوکن لە تەمەنێکی تۆزێ هەڵکشاوە سەرەتای هەرزەکاری و گەنجێتیان کەوت بۆ پێش ڕاپەڕینی کوردستان بە حکمی ئەو دۆخەنە هەمواری لەو سەردەمایە هەیەیان بۆ نەیانتوانیوە خۆیان بە ئامانجەکانی خۆیان بگەن بۆ نمونە خوێندن تاو بکەن زانکۆ تاو بکەن بڕوانامەیە بەدەست بێنن فێری زمانێکی تر ببن بۆیە ئێستا بەشێک لەوە بۆتە گرەی کەمسەری هەست بە نەقسکردن لە ناخی بەشێ لەو دایک و باوکانەوە دەبێتەوە ئەو پاڵنەرەکەیە ئەو پاڵنەرە سەرکیەکەیە دێت بۆ پڕکردنەوەی ئەو کەمسەری خۆی دەیەوێ منداڵەکەی ئەوەی ئەم پێی نەگەشتووە منداڵەکەی پێ بکات بۆیە دێتکان جیابوون ئەمە بەشێکێتی لایەنێکتری بابەتێکی بڵین پاڵنەرەکە سایکۆلۆجیە دەرونیە ئەویش کێبەرکەی نێوان خانەوادەکان خێزانەکان خوشکان لەگەڵ یەک دراوسێ لەگەڵ ئەم ئەو منداڵی لە قوتابخانێکی بیانیە دەبێ ئەمیش منداڵێکیێبێ ئەو لە نێودوڵەتیە دەبێ ئەمیش بیبە ئێمە کاتێک سیرمان کرد لەم دۆخەیە ئێمەش وەک وەزارەتی پەروەردە هەمان تێڕوانینی جەنابتمان هەبوو کە هەستمان کرد کە بەتایبەتی لە قوتابخانە ناحکومیەکان بەتایبەتی ئەوانەی بە سیستەمی ئینگلیزی دەخوێنن ئەوانە هەستمان کرد زمانی کوردی خەریکە کاڵ دەبێتەوە بۆیە هەستاین پارساڵ بۆ یەکەم جار هەڵسەنگاندنمان بۆ زمانی کوردی بۆ قوتابیانی پۆلی پێنجی بنەڕەتی کرد قۆناغی پێنجی بنەڕەتی لە هەموو قوتابخانە ناحکومیەکانە بە ئینتەرناشناڵ بە لۆکاڵەکانی سیرمان کرد خاڵی داواز و بەهێزەکانمان بۆ دەرکەوت هەندێ ناوەندی خوێندنی ناحکومی گرنگی باشیانداوە بە زمانی کوردی بۆیە ئەمانە هەستاین ڕێز و سوپاسی بەڕێز وەزیری پەروەردەمان پێدان دەستخۆشیمان لێکردن ئەم ساڵ دووبارەی دەکەینەوە هەمان هەڵسەنگاندن بەڵام لەسەر دوو ئاست پۆلی 6 بنەڕەتی پۆلی 8 بنەڕەتیش بە هەمان شێوە زانیمان ئەوانەی پارساڵ لەم ساڵیشە هەر لاوازن لە گرنگیدان بە زمانی کوردی مامۆساکانیان داخڵی خولی باشەوە دەهێژن بەڵام پرسیارە جوەرەکەی من ئەوەیە پەیوەندی بەوە نیە کە ئەم فێرخوازانە قۆناغەکانی خوێندن دەبڕن وەک ئەو گەنجانە وتیان لە دواتر لە کۆمپانیاکان یان لە هەلی کاردا داوای زمانی دیکەیان لێ دەکەن بۆیە لە ئێستاوە دایکان و باوکان بیانەوە بناغەیەک بۆ ئەو منداڵە دامەزرێنن لە دوا ڕۆژدا زمانێکی دیکە بزان و یەکسەر بێتە مەرجە سەرچەکە بۆی هەلی کاری دەستکەوێت ئەزانی ئوستاسی فێربوونی زمان ئەوەی ناوێت تۆ دانیشی 16 ساڵ بۆی خوێنی ئێستا ئەم گەنجە بە ڕێزی کێسا قسەی کرد دەرچووی بەشی کوردیە دەتوانێت فێری زمان ئینگلیزیش ببێت کۆرسی فێربوونی زمان هەیە ئەسڵان لە ئینتەرنێتە دنیایەک هاوکاری و پاڵپشتێ لەو ڕۆوە فێربوونی زمان ئەمڕۆ ئاسانە بەڵام ناکرێ خێزان لەبەر خاتی ئەوەی منداڵەکەی هەلیکی کاری دەستکەوێ ئەسڵان وابکە کە کوردانە بیر نکاتەوە منداڵ ئەگەر بە کوردی نەخوێنێ ناتوانێت بە کوردی بیر بکاتەوە ناتوانێت بە کوردیانە دنیابینی بە کوردانە بۆ دروست نابێت بۆشیان لەبەرەوە بەڵام ئەمەشیان دروست کردووە لە نێو کۆمەڵگە ئەمە ئاسایی ئوستاز ئەزانی ئەم مەسەلەی بەستێکیان بۆ دروست ئەم مەسەلەی عولەمەیە وای لێ کردوین کە ئیتر ئێمەش بووینێتە بەشێک لە نەخشەی جیهان ئێمەش مەسەرەن تۆ هەتا ئێساش زمانی ئایتی بەشێکی هەر بە زمان ئینگلیزیە هەتاکو ئەم وەختە بەشێ لە پۆست و پلۆپایەکان مەسەرەن پێداویستی زمانی ئینگلیزی هەیە بۆ نمونە تۆ جەنابەت ببیتە بەرپرسی پەیوەندیەکانی کۆمپانیایەک ڕەنگە هاتوشوی دەرەوەی وڵاتت پێ بکەن ڕەنگە وەفت بێ لە شاندی وڵاتان بێت دانیشی قسەیان باڵغی زمان لە هزری ئینساندا لەبەرەوە خۆ گرنگە باشە بەڵام ئێمە لەگەڵەوەیان نین بڵین ناڵین بە ئەوەی کورد بێ نابێ فێری زمانی دوم بێ نەخێت لەگەڵەوەیان چەند زمانێکیش بزانێ هەموو هەوڵە بەس لەسەر حسابی زمانی دایک نا زمانی دایک پێش هەموو شتێک مامۆستا پێ وایە ئەگەر خانەوادەیەک بنەماڵەیەک زمانی دایک فرامۆشکەن نەخوێندەوارن یان خوێندەوارن ئەگەر زمانی دایکیان لە نووسین لە ئاخافتن لە دەربڕین لە گوتارەکانیاندا ئەگەر فرامۆشیان کرد بێ بە خوێندەواریان دەزانین یان نەخوێندەوار وەکو مامۆستایەک بە نەخوێندەوار دەیان دەنێم لەبەرەوەی زمانی دایک زمانێکی ئەساسیە یعنی زمانێکی بنەڕەتیە لەو منداڵ کە فێری ببیتن یعنی زۆربەی هەر زۆری ئەو منداڵانەی ئەوانی لە تەراوگەینە زمانی دایکیان زۆر لاوازە ئەوە دەگەڕێتەوە یعنی هۆکارەکەی لە بۆ دایک و باوکیان لە ماڵەوە بە کوردی قسەیان لەگەڵ ناکەن یعنی تۆ توانی بڵێ وەکو مامۆستایەک
ئەو خانەوادەیە بە نەخوێندەوار هەژمار دەکرێن تاکیت نەخوێندەواری لە ڕووی زمانەوە نەک لە ڕووی ئەوەی لە ڕووی چۆنە کاک دکتۆر بەڕاستی من ڕێزم هەیە بۆ هەموو ئەو خانەوادانە ئەگەر خانەوادەیەک بۆ نمونە لە ئەڵمانیا بژی ئەم خانەوادەیە بێگومان مناڵەکەی دەنێرێتە قوتابخانەیەکەوە قوتابخانەیە کە بە زمانی ئەڵمانی تێدا دەخوێندێ کە بە زمانی ئەڵمانی تێدا دەخوێندێ قوتابێکە 6 سەعات لە قوتابخانە دەبێت تەنیا زمانێک کە دەیبیستێ زمانی ئەڵمانیە کە دێتەوە ماڵەوە لەسەر شەقامەکان ئەڵمانیە لە ناو ماڵیشدا تەلەڤیزیۆنەکە دەکاتەوە ئەڵمانیە دایکەکە تەنیا بەشی ئەوە کە دایکە بە سەزبانەکە پێ بڵێ ڕۆڵە بەخێر بێیتەوە ڕۆڵە برسیتە پێویستی بەچێ ئەمە مانای وایە زمان دایک و باوک من ڕێزم هەیە بۆیان بە هیچ جۆرێک نابێ بە نەخوێندەوار ناویان بەری ڕێزیان لێ بگرین چونکە کارێکی زۆر ستەمیان لە ئەو پرۆسەی ئێستا دەستیان پێکردووە هەر بەردەوام بێ لەگەڵیان نەک ئەو پرۆسەیە ئێمە ئەبێ ئەو تەواوتر بکەین ئەو پرۆسەی کەوان دەستیان پێکردووە بەشێکی زۆر پشکۆلێ بۆ نمونە بە تاقی تەنیا لە شارێکی وەکو ئەڵمانیا 200,000 کورد دەژی 200,000 کورد دەژی تۆ 200,000 کوردەکە ناتوانین لە ڕێگای ئۆنلاینەوە پیان بگەیت ئەبێ حکوومەتی کوردستان مشهور خۆری ئەوان بێ بە تایبەتی جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور بارزانی داوای لێ دەکەم کە بشور خۆری ئەوان بێ ئەبێ ڕەوەندی کوردستانی قوتابخانە لەو جێگانەدا بکەنەوە ئەبێ پارەی تایبەتیان بۆ تەرخان بکەن ئەگەر ئێمە ئەمانەوێ ئەمنەوەیی کە هەمانە با وەکۆ هۆنداوەی لێ نەیە کە من لە ساڵی 1970دا نووسیومە کە باسیەوە دەکەم کۆمەڵێ خەڵک لە جێیەکە کۆبوونەوە بڕیاریاندا بڕۆن دوورکەونەوە سەرەتای ڕێگای ڕۆیشتیان سەرەتای ڕێگای ڕۆیشتیان ڕیان کەوتەکانی و ئاوێک ویستیان بەکانیەکەش بڵێن وەرە کانی وتی باش بزانن لەو جێگایی کە هەڵە قوڵێم هەتا بەرەو خواردتر بڕۆم تنۆک وشکە بمەوە ئیتر ئێستا چۆن نەوێرم لەگەڵیەوە ملی ڕێگای گەشتێکی دوورتر گرمە بەر بڕۆن وەسێتی من لەبیر نەکەن ڕۆژێگە بێ ئێوەش وەکو دڵۆپە ئاوەکانی من لە دووریدا وشکە بنەوە و چۆڕایی دوات لۆپتا دێ داوا لە حکوومەت و دەسەڵاتی کوردی دەکەم ئەو دڵۆپە ئاوانە لە دووریدا وشیان نەکەن دایک و باوکەکان دەسەڵاتیان زۆر گەورە نییە بۆ فێرکردنی مناڵەکانیان بۆ زمان دایک و باوکەکان مشوری هەموو شتێکیان بۆ خۆن بەڵام ئێمە ئەبێ ئەو کارە بکەین من کردومە زیاد لە 4 فەرهەنگم بڵاو کردوێتەوە کتێبی فێربوونی زمانی ئەڵمانیم بڵاو کردوێتەوە ئێستا بە 12 زمان کتێبی فێربوونی زمانی کوردی بڵاو دەکەمەوە ئەدەبیاتی کوردی ئەدەبی کلاسیکی مەلای جزیری عەبدوڵڵا گۆران ئەمانەم هەمووی وەرجێڕاوە مناڵەکانە بێ سەرچاویان بکەینە بەردەست مناڵەکانە بێ کتێب زنجیرەیە کتێبم بەدەستەوەی بۆ مناڵان ێ بە ئەم کارانە بکەین ئەم هەنگاوانە پیرۆزن دەست خۆش بەڵام وەزارەتی پەروەردە میوانەکانمان بەڵێ بەڵام وەزارەتی پەروەردە بێ لەو کارانەدا هاوکاری سەرەکی کە من لەو باوەڕەدام کە دکتۆر ئالان هاوکاری ئەو کار دەبێت بەڵام ئەبێت دەستی پێ بکەیت ئەبێ پەلەی تیا بکەیت چونکە هەموو ڕۆژێک کە تێدەپەڕێ ئێمە چرای دەرونی مناڵێک دەکوژێنینەوە بەڵام ئەگەر ڕۆژێ زووتر دەستی پێ بکەین چرای دەرونی مناڵێکی کورد لە ئاوارەی داگەشێنینەوە دەست خۆش پرسیارەوە عەزیزم فەرموو سەرەتا من زۆر خۆشحاڵم کە لە بەرنامەی گرینگدا بەشداری دەکەم بەڕاستی بەرنامەی گرینگە و بە پێویستی دەزانم ئێمە وەکو کوردێک بەڕاستی هەموو نەتەوەیەک ڕۆژێکی زمانی دایکەیە ئەمەش وەکو کوردێک ڕۆژێکمانەیە کە دیاریکراوە بە ناوی زمانی دایک بەڵام ینی بەشی هەرە زۆری ڕەنگە تا ئێستا نەزانانی ئەو ڕۆژە چ ڕۆژێکە ئەو ڕۆژە لە هیچ شوێنێک بەرز ڕناگیرێت ئەوەی کە یونسکۆ دایناوە پێم وایە 21 شوباتەوە 21 شوباتە بەڵێ بێگومان بەڵام خۆی دەکرێت بەڕاستی ئەو ڕۆژە بەرز ڕابگرین ینی یادی بکرێتەوە باز سیمینارات بکرێت کۆنفرانس بکرێت وەزارەتی پەروەردە لێرە ئەو ڕۆژێ بەڵام بەداخەوە هیچ شتێک وامە نەبینیوە و سەبارەت بە کۆنفرانساتیش بەڕاستی ینی ئەوەندە کۆنفرانساتای لەبارەی زمانی بیانی دەکرێت لەبارەی کوردی ناکرێت زمانی کوردی بە هیچ شێوێکی بەڕاستی لەو کۆبوونەوەی لەو دانیشتەی بەشێک لە میوانەکان بە نقصان دەزانم ینی پێویست بوو ینی ئەوان وجودیانە بە بۆ نمونە نوێنەری وەزارەتی شارەوانی و لەگەڵ نوێنەری وەزارەتی خوێندنی باڵا بۆ سەبارەت بە وەزارەتی شارەوانی ئێستا وەرە بێکەوە دەچنە بازاڕی تاوەکو قەتعاچی زمانی کوردی دەبینم ئەزانی پەروەردە لە دەست پێک وتم بناغێ و بنچینەی زمانی کۆمەڵگەیە چونکە تۆ زمانیش پەروەردەی دەوێت بۆیە ئەوان لێرن ئەگەر لەسەر بنەمای پرۆفیسۆر ئەوە کاک دکتۆر لێرێ 50 ساڵە
باش مهم ڕێزمێ بۆ هەموو پرۆفەکان بەڵام پەروەردە گرنگترین یانە یەکی بچکۆلانە ئەو بیڕایی جەنابەت دەریێبڕی زۆر ڕاستە ئەویژەوەی پێویستە 2 ساڵ لەمەوە بەر من باسی ئەوم کردووە ئەڵێم ئەو تابلوانەی کە لە ناو هەولێردایە بەداخەوە بە کوردی نەنووساون یا بە کوردیەکی هەڵە خەریکە کاری لەسەر دەکرێت من سپاسی پارێزگاری هەولێر دەکەم خەریکە کاری لەسەر دەکرێت کارێکی باشی لەسەر کردووە لە دوا چاو پێکەوتن بە لەگەڵیدا پێی وتم وتی ئێمە توانیومانە لەو ماوە کوردەتا زیاد لە 4000 و وابزانم ئەگەر لە بیرم ما بێ ئێستا مەرجی سەرچێ بە کوردی بنووسێ ئەم تابلۆمان گۆڕیوە بەردەوام بەڵام من پێشنیازێکی تر دەکەم ئەڵێمە بێ شارەزای زمان لەو کارەدا کار بکە چونکە کەل دەکاتێکا تۆ بە کابرا دەڵی ئەڵێ بیگۆڕە ئەو دەیگۆڕێت دووبارە هەڵی تێدا دەکاتەوە جاری سێمیش بەڵام ئێمە ئەبێ شارەوانی بە تایبەتی پارێزگاری هەولێر برای خۆشەویست دکتۆر ئومێد ئەبێ هەوڵی ئەوە بدا بەڕاستی شارەزاییان نەگوتەنا پارێزگاری هەولێر ئێمە باسی کوردستان دەکەین 4 پارێزگارە دەبێ ئەوانیش بێگومانم لە سلێمانی برای خۆشەویستم هەواڵ ئەبوو بەکر کردوێتی بێگومانم لە هەڵم بەس با وەزارەتی پەروەردە وەڵامی ملا حەزێش کە شتەیە پێم وابێ وایە من چەند ملاحظەتم یعنی ئەگەر سەبات بە وەزارەتی پەروەردەش بەڕاستی ینی پێویستە وەزارەتی پەروەردە بەداچوون لەو بابەتانە بکاتن ینی لە زۆر قوتابخانەی هەیە مامۆستای بەشی زمانی مەقسەد کوردی نەبووە بەڵام مامۆستایەتی ئەخساسیتی هاتی زمانی کوردی گوتیتەوە یعنی لۆوە دەکەن زمانی کوردی بنبڕ بکرێتن لۆ منە کۆمەڵاتی هەیە کۆمەڵاتی گشتی تاوا کردیا زمانی کوردی دێرێتەوە یان چەند بابەتی تکە ئەوە تایبەتە بە با وەزارەتی پەروەردە بدێ فەرموو من بەڕێزە بەمەوەکو پاڵپشتێک بۆ وتە بە نرخەکانی جەنابی کاک دکتۆر فەریاد بەد لە ماوەی پێش ئێستا ئێمە وەکو ئەم تیمەی وەزارەتی خۆمان لەگەڵ ناوەندی ڕەوەندی کوردستانی و سەرپەرشتیاری گشتیان و لەگەڵ ڕێزدار کاکشیفا بارزانی وڵاهی من ڕۆلی کاکشیفام لەبیر چوو بەڕاستی ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە لە بەرنامەکە لەبیرم چوو بەڕاستی کاکشیفا وەکو چاودێری سەرپەرشتیەکی تەواوی کارەکانەکە هەم لە دەرەوەی وڵات بارگای بارزانی بۆیە لە ماوەی ڕابردوو ینی بەڕاستی هەڵمەتێکی فراوانی بە وڵاتانەدا بەڵێ ئێمە ئەمریکا گەشتە کەنەداش جا بەڕێزیان ڕوئیای وابوو ئێمە گفتوگۆمانەگە بەڕێزیان کرد لەسەر بابەتی گرنگیدان و بەرفراوانکردنی ئەم پرۆژەیە وەکو کاک دکتۆر ئاماژەی پێدا مەرجنی ئەم پرۆژەیە مەبگاتە هەموو ماڵێکی کوردستانی لە دەروی وڵات بیرمان لەوە کردەوە یاخود بەڕێزیان بتەڕحی ئەوەی کرد کە بابەتی کردنەوەی قوتابخانە لە بزمانی کوردی لە دەروی وڵات بە جۆرێک کە دانپیانراو بێت لایەن حکوومەت یاریمی کوردستان و لایەن ئەو وڵاتانی ئەوێ ئێستا چەند قوتابخانەیەکمان هەیە ئەلبەتە پریڤاتن یاخود ناحکومین لە وڵاتی نەرویجێ لە سویتەیە ئەمانە چەند جارێک ئەو بەڕێزانەی هاتوون کەوانەیەک بدە برای خۆڵێ پێم وابێت لە وڵاتانی ئەوروپا زۆرینەی وڵاتەکان دەستوری ئەم وڵاتانە بواری ئەوەی داوە هەر نەتەوەیەک ممارەسەی زمان و فەرهەنگ و کولتوری خۆی بکە لەم چوارچێوە ئێمە توانین زۆر خەڵک لەوە ببینین بەڵێ بەدڵنیایە ئێمە حتا پاڵپشتی پرۆگرامەکانی خوێندن تەواوی پرۆگرامەکانی خوێندنی خۆمان ئەوەی قوتابی کورد لە هەرێمی کوردستان دەخوێنێ بۆمان نردون بۆ قوتابخانە ناحکومیانەی کە لە وڵاتانی ئەوروپا بەتایبەتی لە نەرویج و سوید بە تەحدید باز دەکەم ئەوە هەیە بۆ ئینشاءڵڵا من ئومێد دەکەم کە بە پاڵپشتی ناوەندی ڕەوەندی کوردستانی بتوانین ئەم پرۆژێ فراوانتر بکەین تا بگاتە ئاستی خوێندنی ڕاستەوخۆی ناوپۆل لە دەروی وڵات بەڕاستی ئەمە لایەکی تر بۆ بەڕێزیان ئەم کاکە گەنجە وەزارەتی پەروەردە گرنگی زۆری بە زمانی کوردی داوە بەڕاستی وەکو ئاماژەم پێدا ئێمە بەڕێبەرایەتێکمانەیە بە ناوی بەڕێبەرایەتی زمانی کوردی لەناو بەڕێبەرایەتی گشتی پرۆگرامەکانایە ئەمانە بەردەوام کار چالاشی وەرکشۆپ خول بۆ مامۆسانی زمانی کوردی پسپۆرانی زمانی کوردی ئەکەنەوە و کەڵک لە پرۆژەی کەسانی پسپۆری وەکو جەنابی کاک دکتۆر و خەڵکانی ترە بینن بەردەوام ئیشە بەس شەرت نییە ئەمانە فۆکسی بچێتە سەر لە بابەتی ڕۆژی زمانی دایکیشا ئێمە هەمیشە زۆر بابەت هەیە لە میدیا باز بۆ هەموو میدیاکان بۆ هەموو میدیاکان ئێمە لە ڕۆژەنەتەوەیەکان و بۆنەکانە دائیمەن ئێمە لە ڕێی ڕێنماییەوە بۆ هەموو قوتابخانەکان و لە ڕێی پەروەردەکانەوە ئەگە دەریانەکەین کە بە چالاکی تایبەت هەستن بە یادکردنەوەی ئەو بۆنانە جا هەیە لە ڕێی سمینارەوەی هەیە بە چالاکی یەکەیکە بەڵێ دلی کوردیمان هەیە دەیسەیە
وەزارەتی پەروەردە زووتر ئەلانی کرد کە هینایە پێش کردیا ڕۆژی پێنجشەم یعنی بەڕاستی کات لە دەیسیا ئەمساڵ ئەوە ساڵی پار بوو ئەو ساڵ ژێ کەوتە ڕۆژی شەم نانە ئەم ساڵ لە دەیسیا زۆر شوێنەکان لە کات خۆیدا نەکرا بەڕاستی یعنی منێستا بۆ تۆزانی ئەم ڕۆژە بوو هەموو نەتەوەیەکە ئەم ساڵ لە دەیسیا ئەم ساڵ لە دەی مانگا کرا بە ساڵێک کەوتە ڕۆژی هەینی کە دەوام نەبوو ناچار هێنامانە ڕۆژی پێنجشەمە من بیرم دێ بیا پەر بوویا پێرا بەتەنها تایبەت نییە بە جلی کوردیەوە بە هەموو نەتەوەیەکە جلی نەتەوەیە خۆی لە ڕاستیە بەڵێ ئەم ساڵ وان نەکردم ساڵ دەیسێ بوو لەدا زیاد لە 1000 قوتابیان لە هۆڵێکا کۆکردنەوە بەڵام لە زۆر قوتابخانەکان داوام نەکرا ڕۆژێکشەم پێنجشەم کردیان ڕۆژی کوردی ئەمن بەخۆم بە بەڵگەوە عنی بین بە زۆر قوتابخانەیە کە پۆستی کردیا و بگرن نەک قوتابخانەکان لە زۆرنەی کۆلێژەکانیش یعنی بەڕاستی ئەوە ناکرێت و کاتی بینە پێش کە ڕۆژ زیلی کوردی لە ساڵێکێک ڕۆژە پێویستە ئەو ڕۆژە لە کات خۆیدا بکرێ ئەمن بۆن منێستا لە زانکۆی ستادین کۆلێژ بەرەوەدا لە کات خۆیدا کردم یعنی زۆر کۆلێژ هینانە پێش بڕیاری پەرلەمانی زانی خەریکە بەرنامەکەم بۆ کۆتا دێ بەس وەڵامی ئەوەیشی کە ئوساجیان مامۆستای غێری زۆری زمانی کوردی بڵێتەوە ئەمە ئێمە ئەم حاڵەتە جارێ بە تایبەتی لە قۆناغی 7 بۆ 12 حتا لە 4 تا 12 نیمانە نابێ هەش بێت بەڵام بۆ بازنە یەکەم 1 و 2 3 ئاساییە ئەو حاڵەتانەمان هەیە بە تایبەتی نەک هەر بۆ تەنها بۆ زمانی کوردی بۆ پسپۆڕەکانی تریش ئاساییە مامۆسا بتوانێت بابەتەکانی تر بڵێتەوە بەڵام لە قۆناغی 4ەوە تا 12 مامۆسای پسپۆڕماندابین کردووە لە هەموو کوردستانە تا گوندە دوورەکانیش یعنی مەگەر تەنها لە ڕابردووە هەمان بووە لە گوندێکی سەر سنوور پسپۆری زمانی کوردی نەبوو بێ کەس ئامادە نەبوو بێ بچێتە ئەوێ لەو حاڵەتە مامۆسایکی پسپۆری کۆمەڵایەتی یان پسپۆڕێکی تر بۆ ئەوەی قوتابیەکان بێبەش نەبن نەخوێندن بەڵام ئەمە چەند ساڵەکە نەماوە خۆشبەختانە ئێستا لە هەر شوێنە پێویستکە مامۆسا تاعینات نییە مامۆسایوانە بێژمان بۆ داناون لە هەر شوێنە پێویستی کردوێ نەمانێشتووە زمانی کوردی سەجی باخی ئەمە با پرسیاری ئەو گەنجە چکە سوود لە ئێوە وەرگرم ڕاستی ئەو گەنجش باوەرگرم با دوامین پرسیاری ئێوە بێ پرسیاری گرنگترم هەیە لە بەڕێزیان بە پرسیارەکە بکە هاودەنگ سەباح خوێندکاری زانکۆ سڵعادین کۆلێژ بەرەوردە بەش زمانی کوردی قۆناغی دووەم خۆشحاڵم بە ئامادەبوونی و مامۆستایانە کە لە نزیک کۆمە بتوانن گفتوگوای لەسەر زمانی دایک بکەین هەبەرماس دەڵێ زمان دەسەڵاتە کە زمان دەسەڵات بوو ئەمە بەداخەوەم کە لە ناو خاچی کوردستان بە تایبەتی کوردستانی باشوور ینی قەدری زمانی کوردی کەم کراوەتەوە بەرگری لێ ناکرێت بەپی پێویست هەیە هەندێک بەرگری وەکۆی بۆ دوای ئاماژیان پێدا کرێکاری بیانی کە دێ ئیدی بە تاقکردنەوە بە زمانی کوردی من ئێستا ئەو قسەی تۆ دەقۆزمەوە دەزانم چ پرسیارێکی لێ دروستەکەم بۆ کاکە ینی بەرگریکردن لە زمانی کوردی وەکو ئەوی کە لە دەرەوە ئەنگۆ بەرگری لە زمانی کوردی دەکەن و زمانی کوردی فێر دەکەن لێرانە لە ناوخۆ قەدری زمانی کوردی بەرز بکەنەوە بەوەی کامە گرنگی زۆر نەدەین بانی بەوەی کە ئیلا ئەگەر بێت و ناچار بکرێن ئەو بیانیانی کە دێن یان فێری ئەوە بن کە فێری زمانی کوردی ببن بە زمانی کوردی هاودەنگ سەبا جارێکە من لە فرانکفۆرت بووم لە شوێنێک پێی دەوترێ بانەوە واتە وێزگەی شەمەندەفەر بە ئینگلیزی پرسیارم کردوتی کاینا ئینگلیش دۆچ دوو جار تاکیدی کردووە ئەوا جوابی دامەوە کاک دکتۆر ئەو گەنجە قسەیەکی جوانی کرد تەواو من لە مەبەستەکەت گەیشتم ماتە بە خێرایی فەرموو ئەوەی گرنگیدان بە ئایتی حەز ناکەم ینی کاری زۆر گرنگ لە سەکرابی ئەوەی کرایە هەوڵی تاکە کەسیە لە دیاکۆ هاشمی و کوردایەتی گروپ و ئەوەی لۆ زمانی کوردی کرایانی ئەوەی بەدەنگکردنی نووسین و ئەو بابەتانە ڕێنووسی کوردی هەڵەت سنەک دامەرێ لۆ زمانی کوردی ئەو بابەتانە زۆر کەمە کادکتۆر لەوانەیە باشتر شارەزاتر بی کە بە فەرەنکەمانە بە نووسینەمانە پاکنووسی بەڵام تێکەڵکردنی ئەوە بە ئایتی زۆر بە گرنگ دەزانم و ئومێدوارم ئیشی لەسەر بکرێت دەست خۆشێ کاک دکتۆر ئەو گەنجە قسەیەکی جوانی کرد بەس بڵێمێ پرسیارەکە بکەم بە تەحدیدی بە دیاریکراوی باسی لەوە کرد کە لە ناوە خۆماندا قەدری زمانی خۆمان ناگرین ئایا پێدوانی وڵاتانی ئیقلیمی دەستێکی ئەکتیڤیان لەو بوارەدا هەیە
نەک دەستیان ئەمڕۆ هەیە ئەوەتەی دەوڵەتانی ئەقلیمی لە ساڵی 1920ەوە کە حکومەتی عێراقی دروست بووە لە ساڵی 1923ەوە کە دەوڵەتی تورکیای ئێستا کۆماری جمهوری دروست بووە لەو سەردەمەوە کە سووریا دروست بووە ئەمانە دەورێکی ئێران لە ساڵی 1925ەوە دەورێکی ئەو توان هەیە کە زمانی کوردی لە ناوبرن ئێستاش بەردەوامە و بەداخەوە بەردەوامیشە بێ ئەو قسەی ئەو خوێند ئەو قوتابیم زۆر زۆر بەدڵە کە ئاڵێ بۆ ناوەوە چیەکەین ئێمە هاتووینەتە لە ناوەوە من دەنگم لە ئەوروپا گەیشتووە لە هەموو جێگایەکدا دەیڵێم زمانی کوردی لە زانکۆکاندا شان بەشانی زمانی فارسی و عەرەبی و تورکیە چونکە کە تۆ چوار فەرهەنگت دانا 250,000 وشەی کوردی و بە زمانێکی ئەوروپی پێشکەش کرد کە تۆ ئەدەبیاتی کلاسیکی و پێشکەش کرد کە تۆ مانای وایە من گەیەنەری بەرهەمی عەقڵی کورد بووم بە زمانێکی ئەوروپی بە ئەوروپا ئێستا بە پێچەوانەوە هاتوو بەتەوە داوا لە دەسەڵاتی کوردی دەکەم ئەڵێم ئەو دەنگەی کە لەوێ گەیانومانە با لێرە بیگەێنین کەوا بێت جەناب ڕاستەکەی بۆشاییەکی گەورەمان هەیە لێرەدا وەزارەتی پەروەردە و دکتۆر ئالان کە لە ڕۆژانی ڕابردوودا زۆر بە جددی باسی ئەو کارانەما کردووە لەسەر خەتن بۆ چاکردنی ئەو کارانە جەنابی سەرۆکی حکوومەتی کوردستان زۆر مشهوری کارەکە دەخوا کەوابی ئەو پاشاگردانی کە تۆ باسیەکەی هیوادارین بەهێزی هەموو لایەکمان وەزارەتی پەروەردە دووبارەیەکەمەوە کاری سەرەکی بەدەست ئەوانەوەیە منداڵەکان نابێ بە دوو ئەلف بێ جیاواز فێر بکرێ کە وشەیەک ئابۆ شێوەی بینوسێ لە جێگایتا بە شێوەی کەوابێ بێ یەک نووسیەک ڕێک نووسیەک ئەبێ دەستوورێکی یەکگرتووی پوختە هەبێ لە کارەکە کەوابێ من زۆر لەگەڵ ئەوەدام زمانی کوردی لە ناوە لاواز بووە خاڵێکی تر هەیە تکاتان لێکەمەوە لە بیر نەکەن من ڕێزێکی گەورەم هەیە بۆ برای خۆشەویستم کاکشیفا بارزانی وەڕەوەندی کوردستانی جگە لەوەش ئەوان خۆشیان ئاگادارن کە هەوڵی تاکە کەسیش هەیە بۆ نمونە لە لەندەن خەڵکەکە قوتابخانەی تایبەتیان کردوێتەوە لە ئینگلتەرا قوتابخانەی تایبەتی لە شاری کوێلن کراوەتەوە لە بەرلین کراوەتەوە ئەمانە پێویستە ناویان بەرین ئێمە پێویستە ئەوانە ئەوەی من زۆر بەلامەوە گرنگە کە وەزارەتی پەروەردە سەپۆرت بکرێن بەڵێ وەزارەتی پەروەردە لە چەند کۆمەڵێک جێگای گرنگدا قوتابخانە بکاتەوە و ئەو قوتابخانانەش مامۆستای بۆ تاعین بکە مامۆستاکە لەلایەن وەزارەت خاڵێکی تریش ئێمەوێ باسی کەم جەناب باسی خاڵێکی زۆر گرنگە کرد وتە لە یاسای ئەو دەوڵەتانە هەیە کە لە دەستوردا ڕێگایدا ئێمەی کورد بۆ نمونە لە ئەڵمانیا زیاد لە 1,400,000 کوردی تێدا دەوڵەتی ئەڵمانیا ڕێزمان لێ ناگرێت چونکەڵێ خاوەنی دەوڵەت نیت بەڵێ ئێمە ئەبێ 40 ساڵە من نامە دەنووسم بۆ دەوڵەتی ئەڵمانیا و داوایان لێ دەکەم لەو خوێندنگانەدا لەو قوتابخانەدان کە قوتابی کوردی تێدا دەبێ وانەی کوردی بخوێندێ ئەمە بەش ناکە چونکە سەروەتی زمانی من خۆم مامۆستای زمانم ئەزانم تۆگەر بێگانەیە کە فێری زمانی یەکەیت ئەو پەڕەکەی بە 600 وشەکە دەیدەیتە بە 800 وشە دەیدەیتە ڕستەش بچینەکەی فێری دەکەێت توانێ قسە بکە بەڵام ئەمە جێگای ئەوە نییە لەبەر جەنابەت گەیشت سپاس گوزارم بە دو پرسیارەکانم چکە بەرەو کۆتایی ڕۆیشتم مامۆستا شکوریت چی بکرێت بۆ ئەوەی زمانی دایک پتە بکەین وەکو مامۆستایەک ئەرکی تۆ قورسە تۆ لە قۆناغی سەرەتایی منداڵ لە ماڵەوە دێتە دەرەوە ئەرکی مامۆستایانی سەرەتایی زۆر قورسە وەکو دایک و باوگوان چی بکرێت بۆی زمانمان پتە بێ لە ناو کۆمەلگەدا والله لە ڕاستیدا زیاتر ئێتیمان بە مامۆستای کوردی بدرێتن لەبەرەوەی وەچی ئەو برایانە گوتێنی دەستی هەر شوێنەکی ئەگە بڵێ مامۆستای کوردیمە لەوانەیە بە یعنی چاوەکی تر تەمەشاد بکەن یعنی لەبەرەوەی زمانەکە هەندە لاوازوە لە ناو خۆمان ئەوەش کاریگەری چییە کاریگەری وەیە لە قوتابخانە سەرەتاییەکان مامۆستای کۆمەڵایەتی کوردی دەڵێتەوە مامۆستای بابەتە چکەیە کوردێ یعنی حەقەکی تەواو ناداتە بابەتەکەی یعنی کوبرەی کات بەسەربردنە لەو کاتەی وان پێ باشترە یعنی مختصی خۆی کە بەو بوارەی وانەکەی خۆی بڵێتەوە واتە یعنی ئەوە چی هەبی یعنی فەرهەنگی کوردی لەبار بیتن زانیارێکی تەواوی هەبی لەبارەی زمانەوە خوول بکرێتەوە لە بۆ مامۆستایانی کوردی بە تایبەتی تۆنیەتی گەیاندنی لە ڕووی زمانەوانی بەو شێوازێ دەست خۆشبی مامۆستا سامان تا چەندە گرنگە بەس دەمێ ئەو پرسیارە لێ بکەم چەندە گرنگە دامەزراوەیەکی نیشتیمانیمان هەبێ
چونکو دامەزراوەی نیشتیمانی بۆ پاراستنی زمان هەمیشە هەر دەوڵەتێک بیەوێ بە تایبەتی لەو سەردەمە ئێستا بیەوێ دەوڵەت بنیاتنێ سەر بەخۆ بێ مەرجی یەکەمی زمانەکەیە چەندە گرنگە بۆ ئێمە ئەو دامەزراوەمان هەبێ بێگومان ئەوە ئەتوانین بڵین دڵی نەتەوەیە دڵی نەتەوەی کوور دەبێت ئەوە زۆر زۆر گرنگە چکە زمان بەڕاستی شوناسی نەتەوە یعنی یەکێکە لە هەرە پایە گرنگەکانی لەبەرەوە ئەوە گرنگە و من دڵنیام حکوومەت هێرمی کوردستان بۆ ئاڕاستایە کار دەکات کە زۆر گرنگی زیاتر لەمە ئێستا بدرێ بە مەسەلی زمانی کوردی بۆ مامۆسایانیش بەڕاستی وەزارەتی پەروەردە کەم تەرخەمی نەکردو لە ڕابردوو لە ئێستاشا بەردەوام خولی ڕاهێنانمان کردووە هەندێک جار منهەجێک گۆڕابی لە زمانی کوردیە مەسەرەن گۆڕانکاریە کرابێ خولمان بەپێ ئەو گۆڕانکاریانە بۆ کردوونەتەوە سەبارەت بەوەی کاکە ئێمە نەک تەنها بۆ هاوڵاتیانی بیانی کە دێنە ئێرەن ئەوانەی کە دێن بۆ نمونە نێردەیەکی دیبلۆماسیە و لە وڵاتی ئێمە قنسڵە بۆ نمونە لە وڵاتی قنسڵی وڵاتێکە لە وڵاتی شەوروپیە و لە هەرێمی کوردستانە بۆ منداڵەکانی ئەوان جێسا لەسەر 4 ئاست پرۆگرامی خوێندنمان داناوە بە زمانی کوردی بۆ ئەوانەی کە خۆیان کورد نین واتە للناطقین لغیری لغة الكردية بڵین ئەمە بە عەربی هەیە چۆن ئێستا تویشاندی وڵاتی عەربی منهەجی بە زمانی عەربی داناوە بۆ ئەو کەسێک کە لە ئەسڵ عەرب نییە عەربیەکی ئاسانترە بۆ ئەوەی کە قوتابیەکە فێر ببێت دێرش ئێمە دامان ناوە بۆ ساڵی خوێندنی داهاتوش بۆ 5 ئاسی تر دایئەنین ئێستا ڕێبەراتی گشتی پرۆگرامەکان واتە وەکو وەزارەتی پەروەردە ئێمە هەنگاوی باشمان بڕیوە بەڵام دیارە بوارەکە خۆی زۆر فراوانە بە تەنها وەکو ئاماژەتان پێدا تەنها ئەرشی وەزارەتی پەروەردەش نییە بەشێکی ڕەنگە دام و دەستگاکانی تری حکوومەتی هەرێم بەڵام گرنگەوەیە هەم ڕوئیای سەرکردایەتی سیاسی کورد هەم ڕوئیای سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بەو ئاراستەیە کە گرنگی تەواو بە زمانی کوردی بدرێ ینی بڕاتان بێسە ئەم پرۆژەی کە مامۆسا شکری و مامۆسا زمەیران کاری لەسەرەکەن یعنی ئەمە لەسەر ئاستی سەرکردایەتی سیاسی کورد زۆر بە گرنگیەوە ئێتیمامی پێدرا لەبەرەوە زمان یعنی من خۆشحاڵ بووم ئەوەی ئێمە جیا دەکاتەوە لە نەتەوەکانی ناوچەکانی ئەم وڵاتانی دەوروبەرمان ئەوەیە کە بڵێن ئێمە بە زمانی کوردی دەدوین ئەوەی شێکە لە هەرە جیاکەرەوە کارمان لەگەڵ دەست خۆش بێ کاک دکتۆر ئەتۆ ماشەڵڵا تێر و پڕ و زۆر فراوان و ئاڵۆزیشی حەزم لێ کۆتایی خولەکی بەرنامەکەم بۆ تۆ دەرخانکەم یەک خولەکەم وایە چ پەیامێک تەیە وەکو خزمەتکارێکی ئەو بوارە والله من خزمەکاری بەڵێ خزمەکاری وڵاتم خزمەکاری ئەو خاکەم لە چلو ئەوەندە ساڵی ڕابردوودا بە هەناسە لێتان دوور نەکەوتومەتەوە کە گفتوگۆتان لەگەڵا دەکەم بە وتوێژەکەمدا بۆتان دەرەکەوێ کە چەند عاشقی ئەو زمانم کە چەند عاشقی ئەو خاکەم کە چۆن دڵم لەو خاکەوە نزیکە کە دڵم لەو خاکەوە نزیک چۆن ئەو زمانە بپارێزین ئەو زمانە ئەبێ بەڕاستی دەسەڵاتی کوردی چونکە ئێستا هەوڵێک هەیە لە زمانی جیهانیش زۆر زمان لە ناو چوون زۆر زمان لە ناو دەچێت خەریکن لە ناو ئەبێ جەنابی سەرۆکی حکوومەت کە بایەخێکی گەورەی بەو کارە داوە بەڕاستی بایەخەکە قوڵتر و پانتر و فراوانتر بکە بە شێوەیەکی ئەو تۆ کە نەک بە تەنیا ئێرە بگرێتەوە دەریشەوە بگرێتەوە بەرنامەشمان هەیە بۆ ئەو کارە ئەو بابەتی کە جەنابێ باسی کرد دروستکردنی ئەنجومەنێکی پەرەپێدان و با ڕستەکە تەواوکەم ئەنجومەنی پەرەپێدان و پاراستنی زمانی کوردی ئەم ئەنجومەنە بە جەنابیشیانم و تۆ زۆر پێویستە بە زووترین کاتدا بمەزرێ چونکە هەموو نەتەوەکانی دنیا پارێزگاری لە زمانەکەی خۆیان دەکەن ئەگەر سەرنج بێ لە پۆڵۆنیا وشەیەکی بێگانەکە دێ ئەبێ بەو ئەنجومەنەدا ڕەت بێ ئەنجومەنەکە لە ڕووی دەنگسازیەوە لە ڕووی وشە سازیەوە لە ڕووی ڕستە سازیەوە لە بنچینەی وشەکە بکۆڵێتەوە اینجا ڕێگا دەدا وشەکە بێتە ناوە فەڕەنسیەکان هەروان ئەڵمانەکان تۆزێ پۆز بەرزن بیر لەوە ناکەنەوە وازان زمارەکەیان تووشی لەکە نابێ بەڵامەوەی ئەوانیش تووشە بێ کەوا بێ ئەو ئەنجومەنەی کە باسی کرد بەڕاستی داواکاریەکی تەواوە ئەو ئەنجومەنە ئەبێ دەسەڵاتی پێ ببەخشێ ئەو ئەنجومەنە دەبێ بە زووترین کات بکەوێتە کار بۆ ئەوەی زمانەکەمان لەوە زیاتر پەرش و بڵاو نەبێت دەستەکان خۆش بێ سپاس بۆ جەنابتان بەڕاستی ئەمڕۆ خۆشحاڵم لە بەرنامەکەم لەسەر بابەتێکی گرنگ کە زمانە من ئاسوودە بووم لە بەرنامەکە زۆر ئاسوودە بووم زۆر زۆر بەخێر بێن دووبارە ئێوەی قەدرگرانیش هەر بەخێر بێن شەرەفمەند بووم بینەرانی قەدرگران سپاس بۆ ئێوەی هێژاش کە تاوەکو ئێستا
بینەرمان بوون کوردستان ئاوادان هەمیشە باش.